ماوەی 14 ساڵە پەلەوەرخانەیەک بووەتە پەناگا بۆ جەمال و خێزانەکەی. جەمال ڕەشید لە ساڵی 2008 بەهۆی نەداریەوە هاتووەتە ئەم پەلەوەرخانەیە. لە ساڵی 2018 تووشی شێرپەنجە بووە و توانای کارکردنی نەماوە. ئەم ڕۆژە وەختی جەزێکی لازم بۆکە یەک هەفتە من لەمەڵە دەناسم هەم ماڵە کەوتمە من ئیسانی نەخۆشی ژێرپەنجەم هەیە هەموو یەکشەمێرم بۆ خەستەخانەی هیوە لەوە بە ئیسادە ناتوانم هیچ ئیشێ بکەم و ئەمش خانەکەی گەرەکەن حکومەت گەری دەرم کالی زەویەکم بداتێ خانەیەکم بداتێ من زەویم بداتێ ناتوان بیکەم بە خانوو دینارێکم نییە علاجە خۆماشمە خەستەخانەیەوە لەوێنە ئەگەر دەرزەگە بوو ئەجەن پێم ئەگە دەرزەکەش نەبوو ئەچم لە سەردەلەکانە ئیسێنین لێ بە هەفتایە بە 60 بە 90ەوە ئەڵێ خۆت گابێ لاک نەکەیت زانمە گڵاسیاوە خۆم ناتوانم دانشم من دانشتمە یعنی وەزە خۆم گردیە 11 ساڵی ڕێکە هاینێرا بەخوا ئەم 11 ساڵە خێرخواز یعنی چیان داوە پێمان یارمەتی ئەمانە پشتیمان ناوسەبانێمە خاصمان کردمان بەس هەر لە ئیجار لە جاتمان بێت ئەمشە حاڵی ئەمەیە ئەم بێت بمانەوە نەمانێ بەس ئەمانەیە بەخوا. ژیان مەحموود جگە لە خەمی دابینکردنی بژێوی ژیان و چارەسەرکردنی هاوژینەکەی ئێستا خەمێکی دیکەی هەیە. شارەوانی ئاگاداری کردوتەوە کە ماڵەکەیان دەڕوخێنێت و دەبێت خانووەکەیان جێبهێڵن. ئەم شۆنە هینی ئەوە نیە بەخوات تیاێژ بەس ئێمە هەر شکریەکەین و سپاس بۆ خۆی گەورە بەس ئەمشەیە بەسیە هەر تیا دانیشتینەوە چوار کچی گەورەم هەیە بەخوای گەورە ئەمە هیچ کەسێ نەناو ئەم خانوو حەوشن ناژێ بەخوا تکە ئەکا مەجاری نییە ئاومان نییە بەخوا لە هاوینە ئاومان نییە ڕۆژ نەڕۆژە تەنکەری ئاوەسێنم کارەبای نییە هیچی نییە بەخوا هەر خۆمانە چۆنێ بێ حەبەزژین ئیجار نەدەین شکریەکەین و خۆیگەیان نەیبڕی دانیشین تایە. جگە لە جەماڵ و ژیان دوو خێزانی دیکەیش بە هەمان شێوە لەم پەلەوەرخانەیە دەژین. چاوەڕێی ئەوەن شارەوانی بە شێوەیە قەرەبوویان بکاتەوە بڕۆنە خانوویەک کە شایستەی ژیان بێت. پەلەوەرخانەکە لە بنەڕەتدا بە زیادەڕۆیی لەسەر مڵکی شارەوانی دروست کراوە. شارەوانی کەلار شوێنی ئەو ماڵانە بە زەوی نایاب ناو دەبات بۆیە دەیەوێت قەرەبووی ماڵەکان بکاتەوە و زەویەکە بکات بە پرۆژەی بازرگانی. بە پێی یاسای ژمارە 7 ساڵی 2021 بڕیاردراوە قەرەبوو بکرێنەوە و لە ژنەی لاوەکی هەموو کارەکانی تاواکرۆ بە مەبەستی قەرەبووکردنەوەیان ڕەزامەندی لە ژنەی باڵا شوەرگیراوە و هەر ماڵێکیان بە 200 متر زەوی قەرەبووکرێن لە جیاتی لابردنی خانوو زیادەڕۆکانیان. شارەوانی کەلار سەرقاڵی ئیفرازکردنی تەقریبا نزیکەی 1000 پارچە زەویە. هەر کاتێ ئیفرازەکە تەواو بوو زەویەکان ڕادەستی ئەو کەسانە کرد کە خانوێن بە تەجاوز دروست کردووە و شارەوانی کەلار بڕیارداوە بە لابردنی ئەو گەڕەکانە بڕۆ بۆ نیشتەجەبوون نەشیاون. پەلەوەرخانەکە دەکەوێتە سنتەری شاری کەلار پێشووتر لە هەمان شوێن 30 خێزانی دیکە دەژیان بەڵام لەلایەن شارەوانیەوە هەر یەکەو بە خانوویە قەرەبوو کرانەوە و خانووەکانیان ڕوخێنرا. هونەر حەمید ڕۆداو کەلار. ئەvە 15 ساڵە ماڵا کاک جەمال لە ناڤە ئەوەی پەلەوەرخانەیە داچین. لە ناڤاوێ پەلەوەرخانەیە نە ئاوە نە گەهرەبە دڵ پاتکەت نەژی زێرابن یانژی ئاڤڕێژن ماڵێنە gelek pirzgirêkên wan hene lewt bêjin wan çirayê dînînin. Ya ji hemiyê nexweştir ew bûye dema ku beriya 4 salan Kak Cemal zanî ku ew nexweşiya gîran heye. Bu nexweşiyê serdana nexweşxaneya hîwat ket hatnû çûna wê dermanên bu çareseriya evê nexweşiyê werdigirîtin barekî giran ser milê wan barê girantir ew bûye dema ku şerewaniyê ragihandiye ku divêtin ew xanî valaken yan ji ewî cihî valaken da ku ئەو پرۆژەیە خۆ لێ دەست پێ بکەن ئەگەر نە دێ ڕۆخێنن یان دێ خراپ بکەن. دناڤە بەرپرسیارە ئەڤروکەدام دێ بەحسا کێشاوێ خێزانێکین دوو خێزانە دیشیلگەلن مە هەوڵدا پەیوەندی بواژی بکەن ئەگەر ئەوژی بخوازن لێ ئێژبەر هەریەکە و ئەگەرێکی نکارین لێ ماڵا کاک جەمال بەن و نەراوان ژێ ئەڤروکەت ناڤە بەرنامەیدا. ژیان خان مهێوانامەیە برز ژیان محمود هەفژینا کاک جەمالێ نەخۆش مهێوانامەیە ژ کەلارێ. ژیان خام بەخێر بێن زۆر زۆر سپاسدانەکەم سەرەتا سەلامەتی بێت بوو کاک جەمال ئەتوانم بزانم وەزعی چۆنە نەخۆشیەکەی چۆنە
وڵای خۆشببی سپاسانەکەم وڵای نەخۆشینەکەی نەخۆشنی شێرپەنجەی مێزڵدانە لە خەستەخانە هیوا هەموو یەکشەمەیە هەموو یەکشەمەیە مە گەرە سەردانی خەستخانەی هیوا بکەین ئیتر خەمێکی ئاواسانێ و سپاس بۆ خۆی گەورە هاینە ئەم شۆنە و شارەوانی کاکرم لە شارەوانی گەرێکیان لێر دەرمانکەن و وعدی زەویشیان داوا پێمان بەس من ناتوانم زەوی بکەمە خانە پێم بڵێ کەی بوو کە من ناتوانم زەوی بکەمە خانە کەی ئاگادارکرانەوە کە ئەبێ ئەو شوێنە چۆڵ بکەن 3 مانگ پێش ئیسا 3 مانگ پێش ئێستا وتیان چی 3 مانگ پێش ئیسا بەڵێ 3 مانگ پێش وتیان ئەبێەوە لێرە دەرچن ئەمە شوۆنی تەجاوزە شوۆنی تەجاوزە هینی حکومەتە ئیتر وعدیاندا پێمان زەویمان بدەنێ بەس من بەڵام ناتوان زەوی بکەمە خانە و من توانای ئەومە نییە من مێردەکەم نەخۆشە خاوەنی 4 کچ و کوڕێکم ئێمە وەم شۆنە ڕازین خەمی مێردەکەم وەلایەک و خەمی ئەم شۆنیشمانە وەلایەک و دەرمانەکەن نە ئاوی هەیە نە کارەبای هەیە ئیتر ئێمە هاینە ئەیدا و مش داواکاری من ئەوەسانێ شارەوانی دەرمان ئەکات بە خانە حوشێکی پڕپختەم بۆ بسێنێت و باشە خۆت دەڵێیت نەئاوی هەیە نەکارەبا ئەندازیار برێز ئەندازیار ئەکرام ساڵح سەرروکی شارەوانی کەراریش ئێستا لەگەڵمانە بەخێر بێ کاکەکرم سپاسانەکەم باگوێ لە قسەکانی ژیان خان بگرێت من ئەگەڕێمەوە لای ئێوە بۆڵام بەڵام ژیان خان خۆتان ئەڵێن نەئاوی هەیە نەکارەبا نەمەجاری هەیە بارانیش بێت دڵۆپەکە خانوەکە هیچی نییە یعنی خۆت ئەڵێ ئەوە شوێنی ژیان نییە بەڵێ 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 شوێنی ژیان نییە بەس ئیترێمە چی بکەن ژین لە ئیجار دەرچوونە یعنی ئیجار نادەین ئیتر خەتی مۆلیدەمان نییە بەس کارەبای ڕیسیە ئەتێت خۆت زانانی کارەبای ڕیسیش نییە ئاومان نییە لە هاوینە 3 ڕۆژارە 2 ڕۆژارە تەنکەری ئاو ئەسێنین ئیتر ئەمە هەمووی خەمە بۆ ئێمە بەس ئیتر ئێمە شکری خواکەین و چی بکەین دەسڵات نییە و بەس ئیتر ئەتوانی پێم بڵێت ئەو ڕۆژە چۆن ئێمە خەمێ گەورەمان هەیە ئەم خەمەسانی حەقی خۆتە من پرسیار لێ یەکەم وەڵام بەرەوە ئەتوانی پێم بڵێت کەی بوو کە بڕیارتاندا بچن بۆ ئەو شوێنە بوو پەلەوەرخانەکە بۆچی پەلەوەرخانەتان هەڵبژار بچن لەوێ بژین شۆنمان هەر لە ئیجاراوینی تر ئەمە شۆنی پیاوژنێکی پیر و پیاوژنەکە مردن نەمان لێرە من هاتمە شۆنەکەی دانیشتم تر زۆر پیس و زۆر کۆنە و ئیتر پارە و خێرخواز ئەمانە چیاندا پێمان هەمومان نابان ئێمە بەس هەر تۆزە بژین تایە بەس ئیجار دەرچین من نەتوانێت ئیجارمان نەوەمە ئێمە بەس هەرتمان بچینە شوێنی ئیجار نەدەین لەبەرەوە من دەستمان ناچێ ینی ئەومانە نییە بتوانین ئیجار بدەین و باش توانێت ئیجارمان نییە خەڵکی تریش لەوێ هەبوون لە ناوڕاپۆرتەکەدا کاکوونەر ئەڵێ 30 خێزانی تریش هەبوون لەوێ بەڵێ بەڵێ لەوێ نەماون کەی ڕۆشتن ئەوانە بەڵێ بەڵێ 2 ماڵ 3 ماڵین 3 ماڵین بەڵێ 3 ماڵین من ئەمە من داوای حەق و مافی خۆمەکەم و بەڵێ بەڵێ بێجگە لەوانە نەبوون بەڵێ پێش ئێستاش خێزانی تر هەبووە لەوێ کە قەرەبووی وەرگرتووە و ڕۆشتووە ئەوە کەی بوو نه بەڵێ 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 گشتیان بەڵێ کشتی قەرەبووی وەرگرتە ڕوویە ئیتر ئەمە جوانی شوێنێکی زۆر پیس و ئیتر ئێمە ئەوان قەرەبوویان وەرگرتە ڕووینە زەوی دریا پێیان قەرەبوو کردیان ئیترم هاتنیسە شوێنەکەی ئەوان ئەوە بەڵێ باشە ئێستا شارەوانی دەڵێت قەرەبوویان دەکەین بەڵام تو ئەڵێت ئەو قەرەبوویە بوو من باش نییە ئەتوانی پێم بڵێیت بچی بۆ باش نییە من مێردەکەم نەخۆشە هەموو یەکشەمەیە مێردەکەمان لە خەستخانە هەیە ئەرکی 5 مناڵها لەسەر من نە کارەبای هەیە نە ئاوی هەیە دوای ئێوشە من ناتوانم زەویەک بداتە من بتوان بیکەمە خانەوە چی بیکەمە خانە من مێردێکم هەموو یەکشەمە لە خەستخانە هیوا من ناتوان بیکەمە خان داهاتێکمان نییە تەنیا یەک موچەمانەیە موچەکمان بەشی ئەوە کا من ئەم پیاوی بێ بخەمە ڕێ ئیسا خەمی خانەکەش هاتە سەری بۆ من ناتوان عرزکەمە خانە و وەچی بیکەمە خانە داهاتم نییە هیچم نییە من باشە پێش ئەو نەخۆشیە کاک جەمال چی شێکی دەکرد
هەر کریەکار و ئیشی نەکرد بەس ئەوە دۆ چەند ساڵێکە لە مەدرسەی لێ مۆزەفە کارگوزارە باشە ینی ئەو کاتە کە مەسەلەن ئیسا هیچ باشە ئەو کاتە کاڵێن موچێکی کەممان هەیە مناڵیش هەیە کاک جەمالیش نەخۆشە بێتگە لە پێداویستی ناوماڵ یعنی ئێوە هەز دەکەن کە زەختێکی زۆر گەورە لە ئێوە دەکرێت ئەگەر هاتوو ئەو لەو شوێنە نەمێنن بەڵێ هینێکی زۆر گەورەیە ینی خەمێکی گەورەیە بووە من بە تایبەتی بووە من لەبەر یەک مێردەکەم نەخۆشە 5 مناڵم هەیە من ئەوێ ئەمە خەمێکی گەورەی من بەیانی حکومەت ئەرزیدا پێمێ دەرچم من کاتێ دەرچم من بڕۆم بۆ کوێ من نەئەتوانم ئیجار بدەم نەئەتوانم هیچ بکەم حکومەت ئەرزیدا پێم ئەبێ دەرچم کاتێ دەرچم ئەمن شۆنم نییە لەکوێ دانشم من نکاتە براوادی ئەوانە مەسەن ماڵ ینی هەیە خانی هەیە زەوی هەتوانێ هەرچۆنێ بێ خانەکەی خاصکە بەس من ناتوانم ئەوانە بکەم من ڕاستە شارەوانی قوڵی ئەرزی داوا پێم بەس من ناتوانم ئەرز بکەمە خانم من ئەرشەکە من قورسە زۆر باشە شارەوانی هیچ بەروارێکی بوو دیار کردووی کە بڵێت لەم ڕۆژە ئەگەر لەو ماڵە دەرنەچن ئەی ڕۆخێنین نا دیاریان نەکردە بۆمان بێژم کەی دەرئەچین دیاری نەکریا بەس من یعنی وەکو خەمێکی گەورەیە بووە من نەخەومان ما ڕاستی نەخۆشنی مێردەکەم لەبیر چۆ لە بەنی ئەم شوۆنەوە ئەم شوۆنە بۆ من زۆر باشە بۆ من زۆر چاکە ئەیتر شوۆنێکی چاکە گونجاوە بۆ من نا دیاری نەکردە بەڵام دیاری کرد ئەبێت دەرچم من کاتێ دەرچم شوۆنم نە و نەتوانم خانەکەم کەمەی هەم ئەەکەمە یعنی دووبارە من خەمەکەم زیاتر گەورە ئەبێت خەمەکەم زیاتر گەورە ئەبێت من ناتوانم دەرچم لێرا و زەویەکم بداتێ هیچ داهاتێکشی نوێ خاسیکەم قەرە بۆکەشی داهاتی نییە بیدانی خاسیکەم من و هەموو شی ڕازین وەم خانە حۆشە من ڕازیم شارەوان لێرە دەرم نەکات باش لەگەڵم بمێنە ژیان خان سپاسەکەم ئەچمە لای ئەندازیارەکڕم وەڵامەکان لەوانیش وەرەگرین بەڕێز کاکەکڕم بەخێر بن ئەتوانم بزانم هیچ بەروارێکتان دەست نیشان کردووە بۆ ئەو هەرسێ خێزانە لەو پەلەوەرخانە دەرچن یان ئەگەرنا ئێوە ئیجراتی ترتان دەبێت بەڵێ سپاس بە ئێوە ئەم کاتێ ئێوە و بینەرانی ڕوودا و باش ئەم شوێنە شوێنێکی داواجنی کۆنە هی ساڵی هەشتاکانە شوێنەکە وەکو ئەوەی کە من گوێم لێبوو لەو خوشکە بەڕێزە بەکەڵکی نیشتە جێبوونیش نایە و ئاویشی نییە ڕەنگە لە کاتی خۆیان کارەبایەکیان ڕاکێشا بێ وەکو ئینسانیت لەو شوێنەتیایە بژین ئەوەی کە ئێمە ئاگدارمان کردوونەتەوە تەنها ئەوان نین تەنها ئەو سێ ماڵە نییە کە لەوێ ئاگدارمان کردوتەوە یاسای ژمارەسەی ساڵی 2009 کە دەرچووە یازای تەملیکی زیادە ڕەویەکانە بڕگەی تایە دوجار ئەم یاسا هەموار کراوەتەوە بۆ یاسای ژمارە حوتی ساڵی 2021 ئەو خانوانەی ئەو ماڵانەی کە بە زیادە ڕەوی دروست کراون ئەوانەی کە لەگەڵ نەخشەی بنەڕەتیا ئاگونجێن تۆمار ئەکرێن و ئەوەی کە لەگەڵ نەخشەی بنەڕەتیا ناگونجێ وخانوەکە بە مەرجێک کۆن دروست کرابێ قەرەبوو ئەکرێتەوە بە پارچە زەویەک کە لە 200 متر زیاتر نەبێ بەڵێ ئەمەی کە ئەم ماڵانەی تێدا دەژی ئەوە نییە کە ئەوان زیادە ڕەویان کرد بێتە سەر داواجنێکی کۆنی سەردەمی ڕژێمی بەعسە دیارە پێشتر ماڵی تری لێ بۆ لە ساڵانی 2000ەکان ئەو ماڵانەی تر قەربوو کراونەتەوە بەڵام بەداخەوە کاتە ئەبایە ئەم شوێنە هەدم بکرایە بەڕوو خوێنرایە نەمایە دواتر ماڵێکی سێ ماڵی تری هەژار چوونەتە ئەم شوێنە ئێستا تایە نیشتەجێن کە ئەبێ ئەمانیش بە شێوەیەک لە شێوەکان کاریان بۆ بکرێ و ئەوەی کە سوودمەند نەبوون لە پێشووترا هەوڵیان بۆ بدرێ گرفتی سەرەکی لێرە چییە؟ ئەمە خانوویەکی تەجاوز نییە کە دروست کرابێ ئێمە بتوانین ئیجراتەکانیان بۆ بکەین و خانوەکان ئیزالە بکرێت و پارچە زەویەکیان پێ بدرێ ئەمە بینایە ئێمە تقریبان سێ حاڵەتی وەک ئەم هاوشێوەی ئەم بینایەمان هەیە لە شاری کەلارە هەموو ئەوانەمان ئاگدار کردوەوە بەستەنها ئەمان نین بۆی بتوانین کارێن بۆ کنچکە یاساکە مدەی دیاری کردووە بۆ 3 ساڵ ئەگەر لەم 3 ساڵە ئەگەر ئەو هاوڵاتیانە نەیەن و تەڵەب تەقدیم نەکەن کە لە خانوویەکی زیادە ڕۆن یا لە شوێنەکان کە بە کەڵکی نیشتەجێبوون نایە دوایی مافی خۆیان ئەخورێ ئەوەی کە ئێمە هەڵمانداوە بۆی کەس بێبەش نەبێ بتوانین شتێکیان بۆ بکەین ئەوە نیە کە ئێمە ئێستا ئینزاری ئەم ماڵامان کردبێ بڵێن سبەینێ یا مانگێکی تر لەو شوێنە دەرئەکرێن شوێنەکەتان ئەڕوخێندرێ نا ئێمە ئەمانەوێ ئەو خەڵکی کە لەوەیە کە ژیانێکی شایستەتری هەبێ لە شوێنێکی باشتر هەبێ ڕەنگە سبەینێ خوانەخواست بەهۆی کارەساتێکی سروشتی چونکە ئێمە ئەوە چەندین بوومە لەرزە لە پێشترا هەبووە
ڕووداوی مەترسی لەسەر ژیانیان هەیە بجگە لە مەسلەی کە بەڵێ، ژینگەکە باش نییە مەبەستم ئەو شوێنە باسی بوومە لەرزە ئەکەن ئێوە چونکە بە تاکیید چونکە مە بینایەکی کۆنا و بیناکەش بۆ نیشتەجێبوون بۆ مرۆڤ دروست نەکراوە لە کاتی خۆیان بۆ دەواجن دروست کراوە و کۆنە بیناکە لە هەر حاڵەتێکە مەترسی ڕەنگە ڕوخانی لەسەر بێ دوجار ئەمە خۆی بۆ خۆی ڕەنگە کارەساتێکی مرۆیی لێ بکەوێتەوە لەوێ تەنانەت بە بەربوونەوەی پارچەیەک لەم بینا لە سەقفەکەیەوە یا هەر هۆکارێکی تر لەوێ باسم کرد بیناکە هی سەردەمی کۆنە تێگەم یعنی ئێستا مەبەستان ئەوە نییە کام جەمال دەریکەن ئەگەر هاتوو نەیویست شوێنەکە چۆڵ بکات نا حاڵەتەکە ئێ نەمان ینی کاتمان دیاری نەکردو بەڵام بتومانە یاسایەک هەیە بۆی سبینێ مافی نەفەوتێ بتوانین کارێکی بۆ بکەین تەنها ئەوەیە دیاریمان نەکردو بڵێن سبینێ وەرە کە تەواو شوێنەکەت ئەڕوخێنین و خوانەخواست دەریان بکەین یا بچنە سەر جادا نابە عکسەوە ئێمە ئەمانەوێ شوێنێکی شایستە تر بەڕێز ئەندازیار مەبەستم ینی لایەنە خراپەکەی نییە بەڵام ئێوە تاوەکو کەی ئەتوانن ئەو شوێنە ئەوها بمێنێت مەبەستم ئەوەیە تاوەکوکە کەی ڕێگە بەو خێزانە ئەدەن لەو شوێنە بمێنن وەکو ئێمە گرفتێکی ئۆتۆمان نییە ڕەنگە ئاسایی بێت تا چەندێکی تریش بمێنێنەوە بەڵام دوجار کە کار لە کار ترازان نەتواندرا ئەم خێزانە دواتر قەرەبوو بکرێنەوە نەتواندرا هیچ سوودێک ببین لەو بڕیارانەی حکوومەت کە دراوە دوجار ئەو کاتە ینی هیچ مەجالێک نامێنێتەوە بۆ قەرەبووی ئەوان ئەو شوێنە شوێنێکی خەدەماتە ئەم ڕۆپلانێک نییە کە بڵێن سبەینێ ئێمە ئەم شوێنە ئەیکەینە باخچەیەک یاخود ئەیکەینە نەخۆشخانەیەک یاخود ئەکرێتە باڵەخانەیەک پلانێکی ئەوتۆ نییە بەڵام زەویەکە ئەم زەویە ڕەنگە نزیکەی 10,000 متر ئەبێت تەنها چەند سەد مترێکی ئەو بینا کۆنەی سەردەمی ڕژێمی باسیتایە کە سێ ماڵ لەو شوێنان نیشتەجێ بوون باشە بۆیە ئەو دراسەیە کە ئێمە ئەوەی کە ئێمە ئەو ماڵانەمان ئاگدار کردوەوە ئەمانن لە شوێنێکی دەجێگەیەکی تر 150 ماڵمان هەیە کە بیناکە هەر مەترسی ڕوخانی لەسرە و ماڵی تێدا نیشتەجێیە و لە شوێنێکی ترا 15 ماڵی ترمان هەیە هەر لە بینایەکی کۆنان ئەمان هەمویانن یعنی تاوەکوکەی شوێنەکە بەکار ناهێنن چونکە بە پێی یاساکە ئەڵێن ئەگەر هاتوو شوێنەکە نەخشە و دیزانی ئامادەکراو نەبێت ئەبێت 2 ساڵ لە ڕێکەوتی بەکاربوونی یاساکە نەخشە و دیزان لەلایەن شارەوانیە حاضر بکرێت ئامادە بکرێت هیچ پلانێکتان نییە بۆ ئەو شوێنە تا چەند ساڵی تر ئەمە بۆ کێ بۆ شوێنەکە ئەنا ئەمە بۆ کوێیە ئەمە بۆ خانوویە گەڕێکێکی ڕاستە بەڵام چونکە هیچ شتێک نەبوو ئەو دقەیان بەکارهێناوە کە ئێوە بەکارتان هێناوە بوو قەرەبووکردنی ئەو خەڵکە مادەی 3 ڕقم 4 سەرپێچێکە ئەگەر سەرپێکی ماستەر پلان بێ یان نەخشەی کەرتی بێتن ئەو کاتە 200 متریان بوو حازرەکەن ئەو 200 مترتان بۆ حازر کردووە باڵێ ئێمە زەوی بە پێویست لە بەردەستمانە هەیە ئێستا ئەم زەویانەی کە لە بەردەستای ئێستا بۆ قەرەبووی ئەو ماڵانەکە ئێمە 3-4 گەڕەکمان هەیە گەڕەکی زیادە ڕۆن کەم ژمارەیەکی زۆر ماڵی تایە کە دژی نیشتەجێبوونیان لەگەڵ نەخشەی بنەڕەتیان ناگونجێ بەرشەقام ئەکەوێ بەرسەوزایی ئەکەوێ ئەمانە ئەبێ قەرەبوو بکرێنەوە لە 2 ساڵی ڕابردووە ئێمە 613 دۆنم زەویمان وەرگرتووە کە کوژانەوەی بۆ کراوە لە وەزارەتی کشتتوکاڵەوە بۆ سەر وەزارەتی شارەوانی بەشێک لەم زەویانە دابش کراوە بەسەر زیندانیانی سیاسی و شەهیدان و ئەنفەل کراون و بەشێکی تری ماوەتۆ ئێمە ئەمانەوێ بۆ سوودی لێ ببینین بۆ ئەم ماڵانە بۆی ئەوانش سوودبند بنتیایە باش ئەوکو باسم کرد ئەمە گەڕک نییە تاوەکو بڵێن نەخشە سازی بۆ بکەین ئەم شوێنە خەدەماتە ینی مڵکی شارەوانیە خەدەماتی عامە سبەی ڕەنگە بکرێتە پارکێک ڕەنگە بکرێتە هەر شتێکی بەڵام مەسەلەکەەوە نییە کە ئیلا ئەم شوێنە سبەی کە بکرێتە پرۆژێک اینجا ئەماڵانە چۆڵی بکەن ڕەنگە تا ئەو کاتێ ئەم شوێنە ئەکرێتە پرۆژەیەک ئەم 3 ماڵێکە لێرن بیناکە هەدم بکرێت بڕوخێت بەهۆی کارەساتێکی سروشتیەوە بڕوخێت یاخودەوە تا یاساکە بەسەر بچێ و ئەمان ناتوانن سوودمەند بن باشە بەڕێز ئەندازیار من تێگەم لە ئێوە ئەتانەوێ ئیشەکە ڕێک بخەن ناتانەوێ ئەو خێزان لەو شوێنەدا بمێنێت چونکە ژینگەکە نەگونجاوە ژیان خانیش خۆشی دەڵێت ئەوە نییە کارەبانیە زۆر خراپە بەڵام ڕازیە بەو شتێکی هەیە یعنی ئێستا دوو لایەن هەیە لایانی یاسایی و لایانی ڕێکخستن لایانی عاتفی لایانی ئینسانی ئەوەش هەیە
من ئەتوانم بزانم چونکە ئێستا تەحەفوزی عایلەکە لەسەرەوەی ئەڵێن من چی لە 200 متر بکەم کە پارەم نەبێ خانووەکە لەسەر دروستکەم مەبەستم ئەوەیە ئەو خانوانە ئەو پارچە زەویانەی کە بۆ ئەوان تەرخان کراون پارەکەهی ئەوەیە مەسەلەن بفرۆشیت خانووەکی پێ بکڕیت بفرۆشیت پارچە زەویەکی هەرزانتری بکڕیت شتێکی لەسەر دروستکەیت بەڵێ بە دڵنیاوی ئەو زەویانەی کە ئێمە ڕەنگە لە زۆر لە راپۆرتەکان و لە هەواڵەکانە بیستباتن کە زەوی کەلار زەویەکی بەنرخە دڵنیا بە لە هەر شوێنێکی کەلار پارچە زەویەکی 200 متری بەم ئایلە بدرێ زۆر ئاسان ڕەنگە بتوانێت لە یەکێک لە گەڕەکە کانی شاری کەلار ئەو گەڕەکانی کۆمەڵە گەڕەکمان هەیە کە ئەکەونە ئەترافی شارۆ بتوانێت خانوویەکیشی پێ بکڕێ کە 200 متر زەوی تاپۆ کە تۆ پێت بدرێ دڵنیا بە نرخەکەی بای ئەوە بێت کە بتوانانی خانوویەکی 100 متری ڕەنگە لە یەکێک لە گەڕەکەەکانی شاری کەلارە پێ بکڕێ بەلەبەر وەکو پارە خەملێ 100 مترەکە نرخەکەی چەند بێت یان نزیکی چەند بێت نا لە قانونەکە لە یاسا دیاری نەکراوە کە تۆ خەمڵاندن بۆ زەویەکە بکەی کە چی اینجا شوێنەکەی بۆ نا ئێمە پارچە زەویەکی پێدێن کە لە 200 متر زیاتر نەبێ وەکو لە قانونەکە هاتووە بە دڵنیاوی ئەو پارچە زەویە نرخی زۆر لەم شوێنەی ئێستای کە تیایە نیشتە جێبوونەوە شوێنەکە کە بە کەڵک نایە نرخی زۆر باشە ڕەنگە بتوانێت نزیکترین ناحێ لە لای ئێمە ناحی ڕزگاریە ڕەنگە بە ئاسانی بتوانێت خانوویەکی زۆر باش و مواسەفاتیشی پێ بکڕێ بە پارەی ئەو زەویە کە لە کەلار پێدرێ باشە من باسم کرد ئێمە ئێستا ئەو زەختە زۆرەمان تێگەم مەبەستانە هاوکاری و خێزانە بکەن بەڵام تاکێتوان هاوکاریان بکەن یعنی سبەی بێ ساڵێکی تر بێت 10 ساڵی تر بێت ئەبێ ئەو شوێنە چۆڵ بکرێتەوە کات هەیە بەڵێ لە ڕەنگە کات لە بەرژەوەندی ئەوان نەبێ بۆ لای ئێمە ئاساییە ڕەنگە ساڵێکی تریش تا مدەی کۆتایی قانونەکەش لەو شوێنە بمێنێنەوە ڕەنگە ئاسایی بێ لە لای ئێمە بەڵام ترسی ئێمە ئەوەیە ئەمانە هاوڵاتی ئەم شارن هاوڵاتی ئێمن ترسی ئەوەمان هەیە بەهۆی کارەساتێکی سروشتیوە خوانەخواست زیانێکیان بەربکەوێ دوجارە و کاتە ڕەنگە نەک 200 متر زەوی خانوویەکیش دڵخۆشیان سوودی نەبێ بۆ ئەگەم ترسی ئەو خێزانە بەڕێزە لەوە بوو کە بوو نمونە بە زۆرێ بە ناچاری و بەهێز لەو شوێنە دەربکرێن ئەتوانی وەکو سەرروکی شارەوانی کەلار قسەیەک لەسەر ئەو مەسەلەیە بکەیت بۆ من بەڵە بە تاکید هیچ زۆرێکیان لێ ناکەین بە زۆر نەک ئەوان هیچ ماڵ و خانوویەک لە شوێنەکانیان دەرناکەین ئێمە ئەمانەوەیە ئەم یاسا سوودی لێبینین لە بەرژەوەندی هاوڵاتیان ئەو هاوڵاتیمان هەیە لە خانوویەکی 50 متری کە سەری چین کۆیە هاوڵاتیمان هەیە لە خانوویەکە کە مەترسی ڕوخانی لەسەر هاوڵاتیمان هەیە لە کۆمەڵک شوێنە نیشتە جێبوون لەسەر ڕووباری سیروان کە ڕەنگە مەترسی هەبێت لە کاتی لافاوە ئەوانە ئێمە ئەمانەوە ئەم یاسا کە هاتووە سوودی هاوڵاتیانی تیاابێ دڵخۆش بن بەوەی کە یاسایەکەیە لە شوێنێکی خراپە بۆ نیشتە جێبوون شوێنەکە گونجاو نەبێ بتوانن بڕۆنە شوێنێک کە دڵیان پێخۆش بێت زۆر سپاس دەکەم ژیان خان ئێستا کاکەکرم ئەڵێت ئەوە بوو سوودی ئێوەیە بۆ قازانجی ئێوەیە دەیانەوێت ئێوە سوود لەو قەرەبوویە وەربگرن 200 مترەکە ڕەنگە گران بێت خانوویەکی پێ بکڕن ئەتوانێت بۆ چۆنی خۆتم لەسەر قسەکانی کاک ئەکرەمم پێ بدەیت ئێستا هەستەکەیت کە لە مەسلحەتی توایە یان ڕێی تۆی گۆڕی تۆزێ بەڵێ من سپاسی کە ئەکرەمەکەم سپاسیەکەم دەستخۆشی لیەکەم بەڵێ ڕاستەکە ژێ 200 متر پێدەم دەستی خۆشێ بەس بەڵام من ناتوان بیکەمە خان و 200 متر من ناتوان من داهاتم نییە من هیچم نییە من نەخۆشیەکی دامینم هەیە هەموو یەکشەما لە خەسخانەی هیوا 200 متر من ڕاستە سەر لەوانێ بۆ کەسانێتە 200 متر ئاسانێ بۆ ئەو ئەتوانێت بیکاتە خانە و ئاسانکاریە بەس بۆ من هیچ ئاسانکاری نییە من ناتوانم ئەگەر زەوێکی مناسبم پێدا لە شوێنێکی باش بتوانم بیفرۆشم داوای من ئەوەسانێ زەویشی دا پێم زەوێکم بداتێ بتوانم بیفرۆشم لەناو شوێنێکە خانێکی گونجایی پێ بسێنم و لەم ئیجار و من ناتوانم ئەرز بکەمە خانە من ناتوان ڕاستی ناتوان زەوی بکەمە ینی پارەمان نییە هیچمان نییەمە باش ناتوانم ڕاستی ینی ئەومانە نییە زەوی بدرێ پێمان بیکەینە خانێت زۆر سپاس دەکەم بەڵێ لەوانی بۆ کەسانی تر بتوانانی ئاسانکاری بۆ کەسان زەویان پێ بدرێت و بەس بە من ناتوانم ڕاستی بیشیدا پێم زەوێکی مەناسب بدا پێ زۆر سپاس دەکەم ژیان خان هیوادارم هەموو قسەکانی دڵە کرد بن زۆر سپاس
کاکەکەم زۆر سپاس بۆ ئێوەش من ئەزانم ئێواسا جێبەجێەکەن بەڵام هیوادارم بتوانن ینی بوو ئەو خێزانانە کە ئەوە وەزعیان تایبەتە توانن مەسەر لە کاتی دابشکردنی زەویەکان هەنێک شت لە بەرچاو بگرن بەڵە بەتاکید سپاس بە ئێوەش زۆر سپاس دڵنیا بە هەر ئێمەش ئەو حاڵەتانە لە بەرچاوەگری بەسەرچاو زۆر سپاس گیان خان سپاس بۆشی هەبە پرسیارەی